کێشەی خێزان نیشتە جێبۆکانی گەڕەکی عەرەفە موسێجەی کەرکووک بەسەرەستە نەکراوی ماوەتەوە بە ئامانجی دەرنەکردنیان لە خانۆکانیان کە مڵکی کۆمپانیای نەوتی باکوورە دانیشتوانی گەڕەکی عەرەفە موسێجە گردبوونەوەیکیان ئەنجامدا. داواکاریمان ئەوەی بەدیلێکمان بۆ بدۆزنەوە ئەوان ناڵێن ناقانونیان کردووە فەرموو بەدیلێکم بۆ بدۆزەوە پارچەی عەرزە بێ خانی بێ هەچیە بێ پارە بێ بمانداتێ کاکە ئێمە چۆلێکین بۆیان وەڵی ئەوەی کە ئەمان دەیکەن مەغۆڵ و تەتاڕیان کردووە برا فەرموو وەک ئەو چاوی کابینەکەتان دەیبینێ هاتووەن تەماحیان کردوتە ئەم بڕەماڵە سوێن بە ئەڵڵا هەمووی تەنەکە و فافۆن و لایلۆنا کاکە با پارچەی عەرز و 10 ملیۆنمان بداتێ بەیانی ئێمە بۆیان چۆڵەکەین یعنی فەرموو ئێستا بەم ستانە ئێمە دەرمانەکە ئێمە تەلەبەمانەیە ئێمە یعنی دایان ئافرەتمانەیە دوو گیانە بەم ستانە بۆ چۆ بڕوە هەفتەی 2 3 4 دێن دەرچن بەم شێوەیە ئەمە ژیان نییە بەڕاستی لە ناو چیمکۆ لە ناو داواکاریمانەوەیە قەرەبوومان بکەنەوە پیاوم لە پێناو ئەم کەرکووکە فەوتە برام لە پێناو ئەم خاک کەرکووکە فەوتە مامەم لە پێناو ئەم خاک فەوتە ئەی نابێت یاشی دانشین ئەوە تا نایەن دانشین بابی قەرەبوومان کەلەوە داوای چۆڵکردنی خانۆکانمان لێکەن بەڕاستی ئێمە خەڵکی هەژار و فەقیرین تەڵەبەمانەیە خوێندکارین بەجددی نازانین بۆ کوێ دەرچین ئەگەر دەرمانیشەکەن ئەبێت بەرامبەر ئەوە شتێکمان بۆ بکەن بەپێی ئەو قەرارە خەڵکی ئێرە ڕوبەڕووی محکەمەی جنایەتی کەرکووک کراوەتەوە کە ئەمە کارێکە بەڕاستی پێویست بوو سەرکردایەتی سیاسی کورد بە دەرەجەیەک هەڵوێستیان هەبوایە زەدی ئەمە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت داوامان لایەنی پەیوەنددار کردووە پرسی چۆڵکردنیە و گەڕەکە ڕابگرێت تا پێکهێنانی حکوومەتێکی خۆجێی نوێ لە پارێزگای کەرکووک. ئێرە شوێنێکی نیشتەجێبوونی تەواو نییە بۆ ئەم خەڵکە کەسوکارایی خۆمان کە لێرە لە کەرکووکن بەڵام بە ناچاری لێرە بوونە بۆیە کەی کاتێک حکوومەتی مەحەلی توانی قەرەبووی ئەم هاوڵاتیانە بکاتەوە لە قەرەبۆکەی کەواوکو پێویست بێ بۆیان ئەو کاتە خەڵکەکە خۆی ئێرانە بەجێڵێت ئێمە هاتوین تاکیدمان لەسەر دوو خاڵ کردێتەوە لەگەڵ لایانی پەیوەندیدار قسەمان کردو یەکەم تەرەویست بکرێت بە و هەوڵی کە داوا لە ماڵانەکەن ئێرە چۆڵکە دووش چاوەڕێ بکەین حکومەتێکی دادپەروەر لە کەرکووک دروست بێت واتە حکومەتێکی مەحەلی دادپەروەر لە کەرکووک دروست بێت ئەو حکومەتە بێت قەرەبووی ئەم هاوڵاتیانە بکاتەوە. لە گەڕەکی عەرەفە موسێجەی کەرکووک 260 خێزان لە بەردەم هەڕەشەی دەرکردندان بۆی مڵکدارێتی ئەو گەڕەکە لەلایەن کۆمپانیای نەوتی باکوورەوە دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن هەرکات حکوومەت قەرەبوویانی کرد ئەو کات خۆیان خانۆکانیان بەجێ دەهێڵن بە پێچەوانەوە گەڕەکەکە جێناهێڵن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.